بەناوی خوای گەورە و میهرەبان، بەناوی ئامادەی کلێڤەری ناحوکمی بەخێرهاتنی زۆر بەڕێز دکتۆر زانا قەساب پسپۆڕی دەرونی دەکەین کە باز لە ترس و لە ڕاوچەی قوتابیانی پۆلی 12 و چۆنیەتی گەیشتن بەلووتکە دەکەین. بەخێر بێ سەرچاوان، بەخێر بێ دکتۆر فەرموون. السلام علیکم گەنجان و خۆشەویستان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی ئامادەی کلێڤەر، خۆشحاڵم لە خزمەتانە بم. ئینشاءڵڵا ئەمڕۆ ساعەتێک بۆ منیان داناوە ستافی ئیدارە لە خزمەتانە باسی 5 هەنگاوی سەرەکیەکەین لە پۆلی 12 ئامادەی کە چۆن توانین ئینشاءڵڵا لە 12 ئامادەی بە باشتر تێیپەڕێنی لە ساڵانی تر و بگەیتە ئەو خولیایی کە خۆت دادناوە. ئەگەر خولیاکە و ڕاست بێ لە کەوانەیەکە، ئەگەر ئامانجەکەت ڕاست بێ، چکە زۆر جارێ مەکە ئامانج دانین لەبەر ئەوە دایانین کە دایکمان حەزی لەو کۆلێجەیە یان خاڵمان حەزی لەو کۆلێجەیە یان وڵاتەکە وای کردووە کە ئەوەی نەچێتە طب یان نەچێتە هەندەسە ئیتر فاشیلە بەداخەوە. طبعاً ئەمە تێڕای نەژی هەڵەیە، بۆیە وتم ئەگەر خولیاکەتان ڕاست بێ باش بە هەوڵبەن بنووسن. لەبەرەوەی داتە شۆشمان نییە ئەمڕۆ، میشتم داتە شۆمان هەر ناوێ قەیناکە، لەبەرەوە هەوڵبەن بنووسن، اعتیماد مەکەنە سەر ڕیکۆرد. یەکەم شت کاتانەی لە پۆلی 12 فێر بن، لە غێری پۆلی 12 تانەوێت لە خوێندنا فێر بن، لە زانکۆ لە پەیمانگا، لە داهاتووە لە ژیاناتانەوێت فێر بن، اعتیمادکەنە سەر نووسین، نەک تەسویر نەک ڕیکۆردی مامۆستا. یعنی تەلەبە خصوصی هەیە یان چۆ بۆ دەورە یان هاتووە لە مەکتەبێکی ناحکومی لە بڕی مامۆستاکانی بەتوانان هاتوون بۆ لایەن شت فێر بسێرەکەی نانووسێ، تێبینی نانووسی، ئاوادانی شێو دیار مامۆستا و ڕیکۆردەکە. ئەم ڕیکۆردە ڕاستە دوایی ئەتوانی گوێی لێ بگریتەوە، بەڵام ئیعتیمادکردنە سەر ڕیکۆرد بە تاقیتەنیا تۆ تەنها یەک هەستەوەر بەکارێنی یان دوان، بینین و بیستن. بەڵام ئەگەر نووسینی لەگەڵ بێ هەستەوەرێکی تر بەکارێناوە، تەمام، و مێشکت تەحلیلی بەکارێناوە، شیکاریکردنی بەکارێناوە، شیکاری قسەکەی مامۆستاکەی ئینجای نووسی. بۆیە بە تاقی تەنیا پژمە بەسە بەچی ڕیکۆرد. ئەوە ڕجاکەم لەمە دا کەچنە مەکتەب، ینی مۆبایلەکە دامنێت لای مامۆستاکە تر بڵێ دوایی گوێی لێگرن، نە، وا بزانە لە ساڵی 80کان ئاژین یا لە ساڵی 50کان ئاژی، تەسویر نییە، هیچ شتێک نییە، گوێ بگرە بۆی جوان تێبگەی، چکە ئەو تێگەیشتنە ئەو شەرحەی مامۆستا خوێندنەوەکەت بۆ ئاسانەکە لە ماڵەوە. ئەی تۆ مامۆستایەکێک لە ئەرکەکانی مامۆستا چییە؟ لە باتووی تۆ 3 ساعات خەریکی بەندێبی یا 4 ساعات خەریکی بەندێبی، ئەو فکرەکانت باتێ تۆ لە ماڵەوە بە ساعات مراجعەکەیتەوە. خۆی ئەوە ئیشە ڕئیسەکەی مامۆستا. خوێندکاری پۆلی 12 وازانە مامۆستا لەگەڵ ئەوە لە ئیمتیحانە جواب بدات و مامۆستا لەگەڵ توە لە ئیمتیحانە جواب ناداتەوە، تۆ جواب بدەیتەوە. بۆیە جوان گوێ بگرە و جوان مراجعە بکەرەوە، چکە ئەوە ئەساسی ئیشەکەی. باش، وتمان 5 قۆناغی سەرەکیمان هەیە. قۆناغی یەکەمیان ناوی کە خوێندکاری 12 چێتە ئامادەی دەسەکا بە خوێندن، لەیتر لە 15 لە دەینەوە، دوو ناوی هەیە. یەکێک لەو دوو ناوی بەرەکەوی خوێندکاری. یەک ئەتوانین ناوی بنین قۆناغی سەرسوڕمان، یعنی واقی وڕەمێنێ، سەریە سوڕمێ، لەوەی کە منهەجەکە زۆرە، ساڵەکە 9 مانگە، ئەبێ هەمووی تەواوکە بە خێرایی هەمووی بخوێنێ، باشە. یان لەوانەیە قۆناغێکی پڕ قەلەق بێ بۆ ئەو، پڕ دڵە ڕاوچێ بێ بۆ ئەو، کەواتە ئەوەیە سەریە سوڕمێ، یان ئەوەیە تووشی دڵە ڕاوچێ بێ. دڵە ڕاوچێکەش دوو جۆرە، یا ئەوەی ئەژنۆیشکێ، ئیتر تااقەتی زەعی نییە، ئیتر تااقەتی گوێگرتنیشی نییە، یان ئەوەیە نە ئەژنۆی نشکاوە، بەڵام ئەوە قەلەقە هەر سەعیەکە و لەسەر ناخواردنەکەش سەعیەکە، وانە بەیانی ساعات 5 ساڵە سەعیەکە، ئەچن بۆ سەیران کتێبەکەی بردووە، ئەوە قەلەقە لە ئیمتیحانیشا دەرەجەکانی باش نییە، بۆ لە ترسا جوایی بنادرێت، ئەژنۆی شکاوە بە کوردەکەی خۆمان، کەواتە ئەکرێ بە مەرحەلەیە. باش، لە هەموو قۆناغەکە باسی 3 شتی سەرەکیە، لەبەرەوە ئاگادار بە تەرکیزت دەبێت. لە هەموو قۆناغەکە باسی چیەکەین؟ 3 شتی سەرەکیەکەین. باسی ئەو هەڵاناکەین کە خوێندکار یا قوتابی لەو قۆناغایکە کۆمەڵە هێڵەیە زۆربەی دووبارەیە کاتەوە، هەڵەکان بزانە چییە، وەی تۆ دووبارەی نەکەیتەوە، یان ئەگەر کەوتیتە ناو هەڵەکەەوە بزانە چۆن مامەڵی لەگەڵاکی. لەگەڵ یا باسی چیەکە لە هەموو قۆناغەکە؟ باسی ئەو قورساییانەکەین، یان پێوتری ئاڵنگاری بە کوردی کێبەرچێ، ئەو کێبەرچیانەی کە ڕوو دەبێتەوە، چۆن من بۆستم بەرامبەری. ئەخیر شت لە هەموو قۆناغەکە باسیەکەین چارەسەرە، چۆن حەلیکەین، چۆن چارەسەریکەین، چۆن ئەم قۆناغە بە ئاسانتر تێبڕێنم. باشە، طبعاً قۆناغی یەکەم کە ئەڵێن قۆناغی سەرسوڕمان یا قەلەقی تقریبا لە 15 دەست پێ کات، چکە تەلەبەی پۆلی 12 لە 15 بە تەلەبەی پۆلی 12 وایە ئەچێ بۆ دەورەیە لە ماڵە سەعیەکە یا مامۆستای تایبەتی هەیە، لەو کاتەوە دەست پێکە. ئیتر ئەم قۆناغە بەردەوامە، هەتا مانگەکانی ئەوڵی دەوامیش پێوتە قۆناغی چی؟ قەلەقی یان سەرسوڕمان. باش،